إلى البشر. نزیکی 100 شانۆکاری کەرکووک لە مەراسیمێکی تایبەتدا ڕێز لە توانە هونەرەکانیاندا. لقی کەرکووکی سندیکای هونەرمەندانی عێراق لە ڕۆژی جیهانی شانۆدا مەراسیمێکی تایبەتی ڕێکخست و ئەو شانۆکارانەی خەڵات کرد کە ڕۆڵی کارایان هەبووە لە بەرەو پێشبردنی ڕەوتی هونەری شانۆ لە کەرکووک لە ئێستا و ساڵانی ڕابردوودا. جگە لە بەدەستێنانی مافەکانی هونەرمەند چوو لە ڕووی باڵێن منحەی ساڵانەیە کە مانگی داهاتوو ئینشاڵە دەست پێ دەکەین ئەو مافانی کە بۆ داکۆکیکردنی هونەرمەندان لە شاری کەرکووک نیقابە هەمیشە لە خزمەتیانە بێ. ئەم ڕۆژە پیرۆز بێ لە هەموو شانۆکارانی جیهان بەگشتی و کەرکووک بە تایبەتی. ئێمە وەکو لقی کەرکووکی سندیکای هونەرمەندانی عێراقی 186 ئەندامی بەشی شانۆمان هەیە. ئەمڕۆ ئەمە هەساوین بۆ پیرۆزکردنی ئەم ڕۆژە هەساوین بە خەڵاتکردنی کۆمەڵەیە کەسی کە لە بواری شانۆیان بۆ ساڵانێکی زۆرە ئیشەکەن و لە هەمان کاتە ئەو گروپانی کە لە ساڵی 2023 کار و چالاکیان هەبووە. بەشێکی زۆر لەو هونەرمەندانەی لەم مەراسیمەدا ڕێزیان لێنرا گەنجانی شانۆکارن. پەیامی ئەوان بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆوە کۆڵنەدان و خزمەتکردنی زیاتریانە بەو ڕەوتا هونەریەی لە کەرکووکدا مێژوویەکی دێرینی هەیە. پیرۆزبایی ڕۆژی جیهانی شانۆ لە تەواوی شانۆکارانی جیهانەکەم و بە تایبەتی لە شانۆکارانی کوردستان و کەرکووک ئەم پاڵپشتیە خۆی لە خۆیە وا لە شانۆکارانە کات کە تموحێکی زیاتریان هەبێت لە ساڵانی داهاتووە بتوانن زیاتر بتوانن بە بایەخەوە زیاتر گرنگی بە کارە شانۆیەکان بدەن. ڕۆژی جیهانی شانۆ لە تەواوی شانۆکاران پیرۆز دەکەم ئەو شانۆکارانی کە جدین ئەو شانۆکارانی کە ڕۆحیەتی پێکەوەژیان ڕۆحیەتی کارکردنی پێکەوەییان هەیە ئەو شانۆکارانی کەوا لە هەموو بارودۆخێکا هۆڵی شانۆیان بەجێنێشتووە و ماونەتۆ لە هۆڵەکانیان و لەم سەردەمی ژاوژاوی ئیزدیحامەیە تەنیا خۆیان سەرقال کردو بە هونەرەکەیانەوە بە شانۆکەیانەوە بەو بابەتە ئینسانیەکانەوە. پەیامی شانۆکاران لە ڕۆژی جیهانی شانۆیەت پەیامی ئینسانە، پەیامی بێدەنگیە، پەیامی جوانیە، پەیامی ستاتیکایە. دڵخۆشم کە ڕۆژ بە ڕۆژە بینم بەرەو پێشچوونێکی باش دەچێت لە بوارەکەیە وەجێ دڵخۆشیە بە تایبەت لە کەرکووک بەردەوام ئەبینین کاری شانۆیی هەیە ڕۆژ بە ڕۆژ ئاستی کارەکان زیاتر بەرەو پێشەچێەوە جێگای دڵخۆشیە. 27 ئازار کە بە ڕۆژی جیهانی شانۆ دادەنرێت لە سەرتاسەری جیهاندا شانۆکاران بە چالاکی هونەری جۆراوجۆر ئەو یادا بەرز ڕادەگرن و پەیامی خۆیان لە ڕێگەی هونەرەکەیانەوە بۆ هەمووان دەخەنە ڕوو. پەیامی ئەوانیش لەم ڕۆژەدا دابینکردنی ژیانێکی شایستە و بەخشینی جوانیە بە یەکتر. هەوار فارس، کەناڵی کەرکووک.